ڕۆژنامەنووسان و چالاکوانان لەسەر گۆڕی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی کۆبوونەتەوە کە 6 ساڵ لەمەوبەر لەلایەن ژمارەیەک چەکدارەوە لە بەردەم ماڵەکەی لە شاری کەلار تیرۆر کرا. ڕۆژنامەنووسان هەموو ساڵێک لە ڕۆژی تیرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسەدا کۆ دەبنەوە و بە مەراسیم ئیدانەی تیرۆرکردنی دەکەن. عێراق جینگەی دەربازبوون لە سزا لە تاوانەکانی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیاتر لە 300 کەیسی تاوان بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەیە کوشتن تیرۆر. بەڵام بڕیارە ئێمە جوابین لە هەرێمی کوردستان هەر ژینگەی دەربازبوون بێت لە سزا لە کاتێکا کە ئێمە ئامانەیە باشتر بین لە هەرێمی کوردستانە هەتاکو ێستا سەروەری یاسا لە جێر پرسیارایە لەبەرەوەی هەر تاوانێک کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە دەربازی بۆ بگوش ئەمە لایەنە لایەنێکی تر یاسا لە هەرێمی کوردستان دەستی درێژە بۆ خەڵکی فەقیر و هەژار و بێدەسەڵات بەڵام دەستی زۆر کردە بۆ خەڵکی بەدەسەڵات و لەناو حکوومەت و لەناو ئەحزابە. ئەگەر ئەمە وا بڕوا بێگومان ئەم نائەدالەتی و ئەم سەروەر نەبوونی یاسانە وا بڕوا و کەڵەکە بێ تاوان کەڵەکە بێ بێگومان ئەم وەزع وەکو خۆی نامێنێ حکوومەت ئەگەر ئیسلاحات نەکا لەم بوارانەدا بێگومان وەزعەکە وەکو خۆی نامێنێ کامە خواستی ئێمە نیە. ڕۆژنامەنووسانی هاوڕێی کاوەگەرمیانی هەموو ساڵێک دوای سەردانیکردنی گۆڕەکەی لە کەلار مەراسیم ئەنجام دەدەن و لەو مەراسیمەدا خەڵات دەبەخشنە ڕۆژنامەنووس و کەسایەتیە کە جێدەستی دیار بێت. ئەو کەسایەتیەش سەلاحەدین دەمێتە شان. ئەم ساڵ خەڵاتی کاوەگەرمیانیان بەخشیە. سەلاحەدین دەمیرتاش و نوێنەری هەدەپە لە هەرێمی کوردستان خەڵاتەکەی وەرگرت. دیارەمە ساڵێک لە ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی خەڵاتێک پێشکەشەکەین بۆ کەسانەی کە چ ڕۆژنامەنووسن چێ ئازادی خوازن یاخود نووسەر و تەنانەت یاساییشن ئەوانەی کە داکۆتی لە مافە بنەڕەتەکانی مرۆڤ بە تایبەتی ئازادی و ئازادی ڕۆژنامەوانیەکە بە ئامانجی برەودان یان ڕێزگرتن لەو قەڵەمە جدیانە لەو کەسە جدیانە. دوای گێڕانی مەراسیمەکان هەموو شەوێکی 5/6 12 هەموو ساڵێک ڕۆژنامەنووسان لە بەردەم ماڵی کاوەگەرمیانی کۆ دەبنەوە تا کاتژمێر 9:03 خولەکی شەو واتە ساتی تیرۆرکردنەکەی بە بێدەنگی دەوەستن. دواتر ئەو مۆزەخانە بچووکە بەسەر دەکەنەوە کە لە نێو ژوورێکی ماڵی کاوەدا بۆ وێنە و جلوبەرگ و کەرەستە ڕۆژنامەوانیەکانی دروست کراوە. کەرەستانەیە کە کاوەگەرمیانی لە ژیانی ڕۆژانەی خۆی دەبەکاری هێنەوە ئەمە جلوبەرگەکانێتی کە لەبەری کردووە ئەمە ئەو کەرەستانەیە کە ڕۆژانە بەکاری هێناوە و ئەمە ئەو کیفەیە کە ئەو پارێشی تایە هەتاکو ئێستا لە گیرفانیا بووە. ئەوە چاویلکەکەیەتی و ئەمانش ئەوە کتێبەکەی خۆیەتی ئەمانەش ئەو موبایلانەیە و کە بەکاری هێنەوە ئەو شیتە و ئەم کەرەسانە ڕۆژانە بەکاری هێناوە لە کاتی تۆمارکردنی مەقابلەی خەڵکی تردا و ئەمیش ئەو فیشەکەیە کە لە جەستەی کاوەگەرمیانیە بوو. ڕۆژنامەنووسانی گەرمیان و کوردستان دەیانەوێت لە ڕێگەی گێڕانی مەراسیمەوە لەلایەک ئیدانەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان بکەن لە لاکەی تریش پەیامی بەرەنگاربوونەوەی کۆت و بەندەکانی سەر ئازادی دەربڕین بگەێنن. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان.